دەم باش تەماشاوەندنیژا بێگومانها وەرزێ سەرمایەیە وەرزێ باران و بەفربارینەیە لە هەرێما کوردستانیژی ڕێژێکی گەلێکی ئاواران لە ڤێرن هەمی لە بن خیبەتانە لە مەدرسانە لە جیندنە بێگومان لە ساڵێن دەربازبووی ڕێژێکی بارانەیە وەساباریە گەلێک جاران لە گەلەی دەڤێرن کوردستانێ لە هی دروست بوون بەڵێ بەرزان بێگومان لە ئێستاژەوە کۆیوازانن ڕێژێکی زۆری ئاوارە لە هەرێمی کوردستانە و باران وەرزی بارانبارینیشە بێگومان زۆر ناوچە ئەمە خەڵک تووشی کێشای بێتەوە بەڕێوەبەرەتی کەشناسی بوو مەلەرزە لە هەرێمی کوردستان ئەم بەڕێوەبەرەتیە تا چەند گرنگی خۆی هەیە تا چەند پێویستە لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام ئاگاداری ئەو لێدوان و ئەو سەرنجانە بن ئەو هۆشداریانە بن کە ئەم بەڕێوەبەرەتیە بڵاو کاتەوە بۆی ئامادەکاری بکەن بە تایبەتی لە هەندێک ناوچەکە باران زۆر ئەبارێ بە تەحدید هەندێک ناوچە هەندێک شار زۆر جار تووشی لافاوە بنەوە بزیاتر قسەکردن لەسەر مەسەلەی بارانبارین حتا ئەو ڕێژێک کێتە ئێستا لە کوردستان دەبارەوە و چی بکرێت بۆی پێشوەختە وەکو هۆشداریەکی پێشوەختە بۆ ڕایگشتی کە بەڕێوەبەرەتی کەشناسی بوو مەلەرزە لە هەرێمی کوردستان بڵاو بکاتەوە بۆی هەر کەسێکی ئاگادار بێت کە ڕەوشی سەقا ئان ڕەوشی کەشناسی لە هەرێمی کوردستان لە ڕۆژانی داهاتوو چوو نەبێ بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەمە فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری کەشناسی و بوو مەلەرزە لە هەرێم لە ستودیەکانمان لە هەولێر لەگەڵمانە هەوڵی شەدەین لە دهۆک پەیامنێرمان سیپان ئەمەدی لەسەر ڕەوشی ئاوارەکان بە تایبەتی ئەوانەی لە کەمپن قسە بکەن و لە شاری سلێمانیش پەیامنێرمان لەسەر هەمان ڕەوش لەگەڵمانە بێ بەڵێ یەکەم جارە چینە لای بەڕێز فازڵ ئیبراهیم کاک فازڵ ئەم کاتتان باش پێمان باشە باسی گرنگی بەڕێوەبەراتیتان بکەن بە تایبەتی ئەو لێدوان و ئەو پێشبینیانەی ئێوە بەڵاو بکەنەوە تا چەند گرنگە ڕایگشتی ئاگادار بێ لایەنە پەیوەندیدارەکان خۆیان ئامادە بکەن بەڵێ ئەم کاتەی بەڕێست و بینەرانیان ئارتیش باش بێگومان هەروەکو لای هەموو لایەک ئاشکرا لە کارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و مەلەرزەی هەرێمی کوردستان کە بەشێکی گرنگی تێدا بەشی پێشبینیکردنی ڕەوش و کەشوهەوا لە هەرێمی کوردستان بێگومان وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستان ساڵانە لە یەکی دەوە دەست پێ دەکات بۆیە پێویست دەکاتن ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی و ئەرکی سەرشانی خۆمان و وەکو دامەزراوێکی حکوومەتی هەرێم دەست بکەین بە کارەکانی خۆمان بە شێوەیەکەوە بەلایانی کەمەوە بۆ 48 کات ژمێری داهاتوو پێشبینی ڕەوشی کەشوهەوا لە ناوچەکانی هەرێمی کوردستان بیکەین و بیدەین بە دەستگاکانی ڕاگەیاندون لە هەمان کاتدا بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لایەکی تریش بۆ دەستگا خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵیش ئەمان بەرنامەی ساڵانی پێشووتر کارمان کردووە بۆیە لە سەرەتای هاتنی ئەم شەپۆڵی بارانبارینەکە بە مژدەیەکی دڵخۆشکەرە بۆ وەرزی بارانبارینەکە لە ڕووی ڕێژەی بارانبارینکەوە لە هەرێمی کوردستان تاکو ئێستا باریوە بۆیە لە پێنجشەمەوە ئاگاداری نامەیەکمان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو کردەوە سەر تاسەری هەرێمی کوردستان کەوە پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهاتوو واتە بە تایبەتیش ڕۆژی 20 مانگ شەپۆڵێکی بەهێزی بارانبارین ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکات ئەوەی مای دڵخۆشی بوو کەوە هەم هاوڵاتیان تاڕادەیەکی باش بە پیر ئەم بانگەوازە و هۆشداری نامەی ئێمەوە هاتوون ئەگەر بەراوردی ڕێژەکانی بارانبارینی ئەم ساڵ بکەین لە بەتایبەت لەو شوێنانەی کەوا ساڵانی ڕابردوو بەم ڕێژەی بارانبارینە دەبۆ هۆی دروستبوونی لافا و بەرزبوونەوەی ئاستی ئاو بەڵام ئەم ساڵ دەبینین بەم ڕێژەیەکەوە بەتایبەت لە دوێنێ و ئیمشەو ئەم بارانەی تۆمارکراون لە ناوچەکانی هەرێم بەڵام زیانە ماڵیەکان و هەر تەمەنەت زیانە گیانیەکانیش تا ڕادەیەکی زۆر کەمتر بوو کە ئەمەش مای دڵخۆشیە نیشانەی ئەوەیەکەوە ئەم دەستگا خزمەتگوزاریانەش بە پیر بانگەوازەکەی ئێمەوە چون و کۆمەڵێک ڕێکاریان گرتوتە بەر بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەم شەپۆڵی بارانباری بەڵێ تەماشاوانێنیجا ئانهاجیکی نوچەگیانên me sîpan Amedî li Duhokê Roha Hemin Mehmûd li şerî Silêmanî digirmene yekem cara me çiniye cem sîpan dembaş gelo li Duhokê rêja baranbarînê çawa ye ev baranbarînê tangasî arîşe bi hawlatiyan dirûstkirine bi taybetî evên di nava Kempa Domîsê ye Kempa Şariya heye gelek ciyên din hene belê دەم باش کارتماوە 24 دەمژمێرن دەربازبووی دەرسەنتەرێ پارێزگەها دووکێ 27.5 ملیمێن بارانێ بارینە و زۆرترین ڕێژا بارانبارینێژی لە ناحیە دینار تەبووە 102.5 ملیمێن بارانێ بشێوەیەکی گشتی بارینە
بارانبارینە ئەوان ڕۆژان کاریگەریەکە مەزن لەسەر ئاواران بە شێوەیەکی گشتی گیریە ئەڤێن کوژیانە خودناوە خێماندا دەرباز دەکەن بە تایبەت هەرێژێ کەمپێن خانکێ و شاریە کوبەرینوکە چ بوونە ناوەوان خێمادا و دناوەوان کەمپادا ژیانە خود دەرباز دەکرد لێ پشتی بارانبارینە زۆر و تێکچوونە ڕەوشە ژیانەوان دناوەوان خێمادا جارێکادی هاتنە بە گوهاستن بەرەخوان خاندنگەها چونێک و پێشتر هاتینە چولکردن لێ کۆمەلگەها خانکێ و کۆمەلگەها شاریە لەورە چوونەوان بوونەوەوان خاندنگەها و کارەوەی چەندێ بکوم دە ئاستی پێتیڤیدانە بوون ئەف کەمپی ژوان هاتین دروستکردیان و ئەف خێمێت هاتینە دروستکردن تێچوونە بارانێ بۆ ناوە خێمێتواندا بۆ هۆکار و جارێکادی بەرەوان خاندنگەها بە بچەن هەکار من بێت ئاماژێ بکەمەوەی چەندێک و ئەڤلو کێژی جەواتا پارێزگەها دووکێ بە ئامادەبوونا جێگیری پارێزگارێ دووکێ کۆبوونەکە ئاسایی ئەنجامدا ji بۆ یەکێ چاوانیا ڕێگە چارەسەریان بلەس بهێنە دیتن ji بۆ ئەوان ئاوارن ئەوێت ماینە دناوە خاندنگەهادا ئەوێت دناوە خیڤەتگەهاندا ئەوێت دناوەوان باڵاخانەدا ji بۆ یەکێ وەکو پێتیڤی بۆ وەرزی زەوستانê پێتیڤێتوان بهێنە دابینکردن هەروەسا هەواڵێکی دیکە و بەردەستەمە بدوێت ئاماژێ بکەم هەر دوێ ڕۆماڵێدا ku دوهی بشەف لێ کەمپا خانکێ ئاوارên Kurdên êzîdiyên şingar û derdûravê têda ji encamê agirpêketena êk ji wan xêma ku bi hokara helkirina şemalkê bûye û piştînkî ev şemala heliya bi nava xêmeyê ve sê zarok di nava vê xêmê de giyanê xweş dest daye û piştî hatîne ve guhastin bû nêzîktirîn nexweşxane li derdora komelgeha xankê lê evan zaroya her de ceh da giyanê xweş dest da bû بەڵێ سیپان مەگو ئەو ڕەوشە پەنابارە نەکوتە گوتی تایبەتی ئەوێن ناوە کەمپاندا گەلێکی دیهەیە دەماخۆیە کە مرۆڤ چوو بۆ حتا زایتە لە بنوان قاژان خەلکێکی زۆرێ ئاوارێن شنگالێ تایبەتی لەوەر لە جولێ مابوون ji bilî wan evên kempa dumî ji bilî wan evên berdewam penaberên Kobanê qesta duhûkê dikin bêguman duhûkê jî rêjekê li hemî parêzgehên din pêtir penaber lê ye gelo niha rewşa wan çawa ye aliyên peywendîdar berhevkariyênan bû vêkê بله بشویکی گشتی پرتوبالاویه که بود ناوا دابشبون آوان آورده بشویکی گشتی سنور پارێزگا دوهوکی بگشتی هن جوانجی پنابر بو بر باغچه و جهین گشتی و بن داوام بشویکی گشتی لسنور پارێزگا دوهوکی لیلگوری پیوندیت مد گل جهین کوتشی گوتی بتایبل عالی زاویته و دناوان جهین گشتیاری کو هنت آورت تداوام پیوندیت مد گل و بر ناحیه زاویته و چنده دا دیار کردن کو چندین جار داخل جهات یکرین کو بالاخانه جبوان هاتینه دیتن خاندنگه جبوان هاتینه و دیدن کو بچنه دناوان خاندنگه هدایان وان بالا خانه لی هجمارک زورا وان آوارک و اول جین گشتی و ماینو نها هند نایلون هند خیمن سبک بخو بدن جهو کاراوی چنده کو بردام خلق عالی کاریا پیشکشی وان دکت و خلق سردان وان دکت بشوی کی گشتی هاری کاریان ددته لورا او آماده نبوین وان جهات چل بکند دمکی د جبال اداره پارێزگا دوکیان اوان نحین کو گیره دایوان جن جبوان هات یا ودیتن لی او آمادنین بچن وان جهان بەڵێ هێمن محمود پێمنێر بن لە شاری سلێمانی ئەم کەتتا بەش هێمن بزانین لە سلێمانی ڕێژەی بارانبارین چوونە و ئایا بارانبارین لە سلێمانی کێشەی دروست کردووە بەڵێ هەکار بارانبارین لە سلێمانی ناوبەناو هەیە ئێستا پێش ئێستا باران هەموو بەڵام ئێستا کەم بۆتەوە ڕێژەی بارانبارینەکەەوە بارانبارینەکە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر لە سلێمانیش دەگۆڕێە لە سلێمانی ژوورێکی عملیات پێکهێنراوە بۆ ئەوەی کە چەند دامەزراوەیەکی حکومین بەرگری شارستانی و چەند دامەزراوەیەکی ترن بۆ ئەوەی لە کاتی بارانبارینەکە داتی ئەوەی کە ئاو هەڵدەسێت لە گەڕەک و کۆڵانەکانە بۆ ئەوەی ئەو تیمە فریای ئەو ماڵانە بکەوێ بۆ ئەوەی زەرەر و زیانەکان کەمتر بن ئەو ژوورە عملیاتە پێکهێنراوە من ئەمەوێ لە زاری وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی ملازم ڕێکان جەمالەوە زانیاری لەسەر ژووری عملیاتەکە بگرین بزانێکین ئەو ژوورە چی ئەکاوە پلانی چییە بۆ ئەوەی کە ڕێژەی بارانبارینەکە زیادی کرد بۆ ئەوەی ڕێگری بکەن لەوەی کە ئەو زیانانە کەمتر بێتەوە یان بەدەم ئەو خەڵکەوە بچن کە لە کاتی بارانبارینەکە زیانان بەردەکەوێت کاگرەکان باسی ژووری عملیاتەکەم بۆ بکەیەوە چۆنە بۆی ئەو شەپۆ لە بارانبارینەیە کە هەرێمی کوردستانی گرتوێتەوە بە تایبەتی شاری سلێمانی و چواردەوری بەڕێوەبەتی بەرگری شارستانی سلێمانی لە ئێستادا سەرجەم بنگەکانی و بە دەروی شار و ناو شار کە سەرجەمیان دەکات 34 بن کە قسوەتی حاڵەتی ئامادە باشیەوە و سەرڕای ئەمەش ژووریشان پێگەناوە کە سێ مەفرەزەن کە بە سەرجەم ئامێرەکانەوە کۆکو سەحبی ئاو کۆمەڵی ئەمریکایان پێ بووە کە ڕوبەڕووی هەچ حاڵەتێ بن کە نەخوازاوی ئەگەر لە ناو شاری سلێمانیدا ڕوو بدات لەو شەپۆ لە بارانبارینیت ئەو یەک دو ڕۆژی پێشتر زیانەکان چی بۆ ئێوە چیتان کردەوە بەڵێ لە 16 مانگەوە هەتا کۆم بەرەوەرەی کە ئێستا ئاماژەی بێگەن تەنها 40 ماڵ حاڵەتی ئەو تێچوون و لافایانە بۆ کە چۆتە ماڵان سەرجەمیان چارەسەر کراون و ساحبی ئاوەکانیان بۆ کراوەتەوە ئەو زیانانەی کە لەم ڕووداوەدا
ڕوویداوە سەرجەمیان کراوە بە راپۆرت و بۆ لایانی پەیوەندیدار ئێمە بەرزمان کردوێتەوە. ئێوە هێزەکانتان جێگی کرد لەو شوێنانی کەم مەترسیان زیاتر لەسەر بوو هەنێک گەڕەکەیە چاڵانی مەترسی ئاو زیاتر ساڵی ڕابردوو لە گەڕێکی قولەرەی سی شتێکی وا ڕوویە. بەڵێ بۆ کۆنتڕۆلکردنەوە حاڵەتانە لە ئێسادا مەیدانیان کۆمەڵێک بنکەوەکو بنکەکانی بەکرەجۆ و کەمپی ئاوارەکانی عربەت مەیدانیان بنکەی عربەت لە شوێنی لەناو کەمپەکان ئەمە بۆ ئەوەی کە زووتر بەهانایە و هاوڵاتیانەوە یاخود ئەو ڕووداوانەوە بچن کە ئەگەرات و خوانەخواسە هەز ڕوودا کە بتوانن بە کەمترین ماوە و کەمترین زیان کۆنتڕۆلی ڕووداوەکان عملیاتە تەنها بەگری شارستانی تیا پێمە بە چەند دامەزراوی تریش تێدایە کە هاوکار یەکترێ بن. بەڵێ بەرگری شارستانی یەکێکە لاوانە و چەند دامەزراوەیەکە بە دڵنیایەوە بەڵام ئێمە بەدەر لەوەش وەکو پیلانی بەڕێوەبەراتیمان لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەر ئەو سێ تیمەی دروست کردووە کە سەرجەم ئامێرەکانی تێدایە بۆ ڕوبەڕوونی هەز ڕووداوەکە ڕوو بدات. بەڵێ هەکار ئەوەی کاتۆ بینەرانی نارتی جۆبیسی وتەکانی وتەبێژی بەڕێوەبەری بەرگری شانستانی سلێمانی بکەوتە لە ئەم چەند ڕۆژەی ڕابردووە کە نزیکەی 3-4 ڕۆژ دەکات بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارینەوە نزیکەی 40 ماڵ زیانیان بەرکەوتو ئەو چۆتە ماڵەکانیانەوە ئەمان ئێستا پلانیان داناوە کە ئەو ناوچانەی کە مەترسی ئەویان هەیە کە چێتە ماڵەکانەوە هێزیان هەیە و بەدەم ئەو ماڵانەوەچن بۆ ئەوەی زیانەکان کەمتر ببێتەوە وە خۆیان دەڵێن تیمەکانیان لە حاڵەتی ئامادەباشیدان دیارە تیمەکانی ئەوان لەو کاتە داخراونەتە حاڵەتی ئامادەباشی کە باس دەوە کراوە کە شەپۆلێکی بارانبارینی زۆر بەڕێوەیە بەڵێ من ئەگەڕێمەوە ستۆدیۆ بەلای تۆ. بەڵێ من سپاس بۆ تۆ بوومێنەکەشت بەڵێ بەرزان ئێستا شەگەڕێنەوە لای بەڕێز فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی و بوومەلەرزە لە هەرێمی کوردستان. کاک فازڵ وەکو بەڕێستان جێتان لێ بۆ لە شاری دۆکیش پەیام نێرمان و لە شاری سلێمانیش بێگومان شاری سلێمانی ژوورێکی ئەمەلیات کردوتەوە بۆ ئەوەی بەپەلە فریە هەر حالەتێکی کۆتۆپەر بکەونەوە کە بەهۆی بارانبارین و بەهۆی لەفاوە زەرار بەر هاوڵاتیان بکەوێت لە شاری دووەکیش ئامادەکاری کراوە و ئامادەکاریانە لە هەرێمی کوردستان کراوە تا چەند تەنسیقتان هەیە لەگەڵ ئەم بەڕێوە بە تایبەتی بەرگری شارستانی بۆ ئەوەی کات بۆ ئەوەی حەجمی ئەو بارانە کە پێشبینیای کرێ ببارێ دەستنیشان بکرێت. بەڵێ ئێمە لە سەرەتا لەگەڵ هاتنی هەر شەپۆڵێکی بارانبارین هەم ئەو بڵاوکراوەی بڵاوی دەکەینەوە پەیوەندی ڕاستەوخۆ بە یەکە ئیداریەکانەوە دەکرێتن بۆ ئەوەیکەوە لەلایەن خۆیانەوە هەماهەنگی بکەن لەبەرەوەی لە سەرجەم پارێزگاکانی هەرێم لێژنەی لافاو هەیە بۆیە ئەم لێژنەیە هەڵدەستێت بەوە بە هەماهەنگی لەگەڵ ئەم بەڕێوەبەراتیانەی کەەوە پەیوەندن بەم کارە بەڵام ئێمە وەکو دەستگایەکی زانستی تەنها کارەکانی ئێمە بەشدار نابین لەو ژوورە ئەمەلیاتە بەڵام وەکو پێدانی زانیاری بە بەردەوام زانیاریەکانیان بۆ نوێ ئەەکەینەوە ڕۆژانە بۆ ئەوەیەوە ئەمانیش ئاگادار بن لە کاریگەریەکانی ئەم شەپۆڵە بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە تاکو ئێستا بە تایبەت من کە لە شاری هەولێرەوە قسە دەکەم ئەو بڕەبارانەیەکەوە باری لە شەوی ڕابردوو کە لە شاری هەولێر 31.3 میلیمەتر باران تۆمار کرابوو بەڵام بەو شێوەیە هاوڵاتیان زیانی ماڵیان پێ نەکەوت کەوا پێشببینی دەکرات کەوا بڕێکی زۆر باران ببارێت و بێگومان ئەم بارانەش باری کاریگەریەکانی ئێستا بەرەو لاواز بوونەوە دەچێت. بەڵێ لە وڵاتەکان بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان سەفەرکردنی هاوڵاتیان هەمویان بە تایبەتی لە وەرزی زستانە ڕەبتە بەوەی کە ئەوان بزانن بە تایبەتی لە کەشناسیەوە ئەگە زانیاریان هەبێ کە باران ئەبارێ بەفر ئەبارەیانە چون ئەبارێت تا چەند گرنگە لە کوردستانیشە احتیمام بەوە بدرێ بە تایبەتی لە ڕووی ڕاگەاندنەوە کە هاوڵاتیان ئاگادار بگەن حتا هاوڵاتیانیش لەوە زانیاری وەربگەن کە مەسەلەن سبەینە کەسێک سەفەرێک شارێک بشارێکە ناوچەیەکی دوورەدەستەیە بەڵام تاشان گرنگە ئاگاداری ئەوە بێ پێشەوە سەفەر بکە کە ڕەوشی کەش و هەوا لە ڕۆژانی داهاتوو چون نەبێ ئەمە تاشان گرنگە هاوڵاتیان لێرەیە تەوعیە بکرێن. بەڵێ بێگومان ئەو خزمەت گوزاریانێکەوە ئێمە وەکو دەستگایکی حکومی پێشکەشی دەکەین لە خزمەتی هاوڵاتیاندایە بۆ شێوەی کەەوە هاوڵاتیان زیاتر ئاشنا بکرێتن بەوەی ڕەوشی کەشەوە لە ڕۆژانی داهاتوو چۆن دەبێ بە ئەوی هەر کەسێک و تاچێکی کۆمەلگا بەرنامەی ژیانی خۆی لەسەری ڕێک خاتن. ئەمەی ئەمێنێتەوە سەر دەستگاکانی ڕاگەیاندن بێگومان هاوکاریەکی باشی ئێمن ئەم کەناڵەکەی ئێوە و بەڕێزشتان ئەمە ئەوەی کە من ئاگادار بم دومین بەرنمەیەکەوە لەمەوەی ئەم 4 ڕۆژە لەسەر کاریگەریەکانی ئەم شەپۆڵی بارانبارینە و ئاشنابوونی هاوڵاتیان بۆ ڕاپۆرتانێکەوە دەستگاکانی کەشناسی دەری دەکەن بەڵام ئەمەش بێگومان پێویستی بە کات دەبێتن بۆ ئەوی هاوڵاتی لە گرنگجی ئەم دەستگایە تێبگات جگەلەوە پێویستیمان بە
هەندێک ئامێری نوێتر دەبێتن بەڵام سەرڕای ئەم کارانەشکەوە ئێستا دەکرێتن بێگومان ئەم هۆشداری نامانە بۆتە جێگای ڕەزامەندی هاوڵاتیان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانیش بۆتە سەرچاوەیەکی سەرەکی وەرگرتنی زانیاری بۆ ئەوەی بەرنامەی ئەم دەستگایانە و تەنانەت هاوڵاتیانیش لەسەری ڕێک بخەن لە زۆربەی ڕۆژەکانی بەڵێ کەواتە تو باسی ئەو کاریکایە بەپێی حەجمی گرنگی دەستگای ئێوە ئەنکو ئەو دامەزراوەی ئێوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەجیزەی باشتان بۆ دابین کراوە؟ ئێمە لە سەرەتا دەبێ بزانین لە هەرێمی کوردستان پێشووتر تەنها 6 وێزگەی کەژناسی هەبوو کە وێزگەی کلاسیکی بوون بەڵام لەم 2 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم زیاتر هاوکاریەکانیمان بۆمان زیاتر بوو لە زیاتر لە کاتی ئێستا 32 وێزگەی کەژناسی کار دەکەن کەوا بەشێکی زۆریان وێزگەی ئۆتۆماتیکین و پێشکەوتون بەڵام قۆناغی دووەممان کەوا ئامێرەکانی بەشی پێشبینی بوو کەوا دەبووە هۆی هۆکارێکی زیاتر بۆ بەرزکردنەوەی ئاستی و کوالیتی ئەو پێشبینیانەی کەوا ڕۆژانە دەردەسێت بەڵام هەموو لایەکمان ئەزانین ئەو گرفتە داراییەکەوە حکوومەتی هەرێم پێدا تێپەڕ دەبێت لەو ماوەیە بۆ هۆی ڕێگر کەوا نەتوانین ئەم پرۆژەیە لە کاتی ئێستا جێبەجێ بکەین هیوادارم لەگەڵ هاتنی ئەم شەپۆڵی بارانبارینەوە وەزارەتی دارایی و ئابووری ئاوڕێکی زیاترمان لێ بداتەوە بۆ ئەوەی کەوا بودجەیەکی زۆرمان پێویست نییە تەنها هەموو ئامادەکاریەکی بۆ کراوە ڕەزامەندیمان بۆ دەرببڕن بۆ سەرفکردنی ئەم بڕەپارانە بۆ ئەوەی کەوا ئەم پرۆژێش لە زستانی ئەم ساڵ بکەوێتە زیاتر خزمەتی هاوڵاتیان و نەبێتە هۆی دروستکردنی کێشە بۆ هاوڵاتیان هەم کوالەتی ئەم پێشبینیانێکەوە دەیدەن دروستتر دەبێتن هەم ئاستی ئەو خزمەت گوزاریانێکەوە پێشکەشی دەکەین هاوڵاتیان زیاتر هەستی پێ بکەن لە وەرزی بارانبارینی ئەم ساڵ. بەڵێ وەکو تۆتی ئێوە وەکو مەسەلەیەکی خزمەت گوزاریە کە پێویست هاوڵاتیان ئاگادار بکێتەوە لەوەی کە هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئێوە خاوەن ئامێرێکی پێشکەوتو بوون کواڵیتێکی پێشکەوتو بۆی پێشبینیەکانی کەشەوەوە حتا بوومە لەرزەج بکە هەنی تۆ ئاڵەیە کە مەسرفێکی زۆریش تێ ناچێت وەزارەتی دارایی و ئابووری تا چەند بەرسبی ئێوە داوا لە ئێستا ئایا ئێوە پرۆپۆزالتان پێشنیارتان بۆ بەرزکردوتەوە؟ بەڵێ مە لە کاتی ئێستادا گرێبەستێکمان هەیە لەگەڵ کۆمپانیایەکی فەڕەنسی کەوا لە مانگی 12 ساڵی ڕابردووە واژۆی لەسەر کراوە لە نێوان وزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێم و کۆمپانیاکە بەڵام بەهۆی وەربەکەوتم ئەو قەیرانە داراییەکەوە بۆتە هۆی کێشە بۆ پرۆژەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا لەلاەن نەتواندراوەکەوە ئەم بڕەپارەیەمان بۆ دابین بکرێتن بۆ هیوادارم یعنی لە ئایندەیەکی نزیکە بتوانن ئەم پارەیەمان بۆ دابین بکەن بۆ ئەوی بتوانین ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت کە بێگومان دەبێتە مای دڵخۆشی هاوڵاتیانیش لەبەر ئەوەی بە شێوەیەکی سیستەماتیکی مۆدێرن ئەم ئامێرانە دەتوانن ڕەوشی پێشبینیکردنی کەش و هەوا تەنانەت لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بیکەن لەبەرەوەی ئامێری پێشکەوتون و بەسترێتەوە بە مانگە دەستکردەکان سوودێکی زۆری لێ ئەبینرێتن. بەتەحدید کاک فازڵ ئێوەتوانن ئەو ناوچانە تەحدیدکەن بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو کە باران بارەوە بە تایبەتی هەندێک ناوچە لە هەولێر لە دووەک لە سلێمانی لە زۆر ناوچەی تر زۆرترین زەرەر و زیانی بەرکەوتووە ئێوە ئەتوانن لە چارچەوەی پێشبینیەکانتان تەحدیدی ناوچەکان بکەن کە ئینزارێکی پێشەق بدەن لە هاتنی باران و لە زیانگەهشتن بەم شێوانە؟ بەڵێمە بۆ نمونە ئەگەرم شەپۆڵی بارانبارینەی ئەم ڕۆژانەی ئێستا وەری بگرین ئەو ئاگاداری نامەی کە بڵاومان کردەوە زیاتر گرنگیماندا بە سنووری پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر بەڵام بە شێوەیەکی لاوەستر کاریگەریەکانی لە سنووری پارێزگای سلێمانی دەردەکەوت بۆیە تەنها بۆ ئەم شوێنانە ئاگاداری نامەکە زۆرتر گرنگی پێدرا لەبەرەوەی کاریگەری ئەم شەپۆڵە زیاتر لەم سنوورە دەردەکەوت بەڵام بە ئێمە ئەبێ یەکشت ئاگادار بینکەوە کارەساتی سروشتی لەسەر تاسەری جیهاندا هەیە هەروەها لە وڵاتە پێشکەوتوەکان بەڕادەیەکی زیاتر هەیە ئەمێنێ هەم هەماهەنگی دەستگا خزمەت گوزاریەکان لەگەڵ هاوڵاتیان و هاوڵاتیانیش هاوکار بن بۆ دەستگاکانی حکوومەت لە برۆم ڕێژە بارانبارینانێکەوە لە ساڵانی ڕابردوو لە کاتی ئێساش لە هەرێمی کوردستان دەبارێت ئەگەر هاوکاری هاوڵاتیانی تێدا بێ بێگومان زەرەر و زیانەکانی بەم شێوەیە نابێتن لە بەرەوەی بەشی زۆری هاوڵاتیان دەبنە ڕێگر لە ئاوەڕۆکان ئەمەش بۆتەوەی کێشە دروستکردن جگە لەوە هاوڵاتی من داواکارم لە هەندێک کاتێکەوە و ئاگاداری نامانە بڵاو دەکرێتەوە بۆ ئەوەی کەوا هەم لەلایەنی گیانیەوە و لەلایەنی مادیەوە سەلامەتتر بن لە کاتی پێویست نەبێ ڕێگاکانی دەرەوەی شار بە تایبەتی شەوانە نەگرنە بەر لەبەرەوەی هەرێمی کوردستان لە ڕووی تۆبۆگرافیەکەی جیاوازیشی هەیە لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و خوارو عێراقەوە بارانی شتیایدا ببارێ نابێتەوەی بەم شێوەیە کارەسات لەبەرەوەی تۆبۆگرافیای هەرێمی کوردستان
ناوچەیەکی شاخاویە لەگەڵ بارینی باران دەبێتە هۆی کۆبوونەوەی باران لە دۆڵەکان و دووبارە بەهۆی هاتنە خوارەوەی قڕ و لیتە کێشە بۆ هاوڵاتیان دروست دەکاتن. بەڵێ ئەمە تو باسی هاوڵاتیانی کە زۆر جار لە کاتی بەفربارینە زۆر هەواڵ هەیە هاوڵاتیان ئاسێبوونە گیریان خواردووە لە فران ڕێگا لە مەسەلەن ئەو ڕێگایە بۆ ئەو ڕێگایە هەنیا گەر هاوڵاتیان پێشوەختە ئاگادار کرابان ئاگادار بان گرنگیان بە پێشبینیەکانی کێشە هەوادا بە پێت وایە ئەمە دروستە بوو تا چەند گرنگە ئەمە ڕەچاو بکرێ. خۆی وەکو من لە سەرەتا وتم کارەساتی سروشتی لەسەر تاسەری جیهاندا هەیە بەڵام بێگومان ئەگەر هاوڵاتیان زیاتر گرنگی بەم خزمەت گوزاریە بیدەن کەوا ئێمە پێشکەشی دەکەین ئەو بڵاوکراوانەی کە بڵاوی دەکەینەوە بێگومان دەبێتە هۆی کەمکردنەوەی کاریگەریەکانی هەروەها ئەم هەمانجیە هەوڵ دەدرێتن کەەوە ئەم ساڵ لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیان و دەستگاکانی حکوومەتیش زیاتر بکرێتن بەڵام ئەمەش تەنها کاری دەستگاکەی ئێمە لە بڵاوکردنەوەی هۆشداری نامەکە بەڵام ئێمەش وەکو لە سەرتاوتم هەم پێویستیمان بە هێنانی ئامێری نوێتر دەبێتن جگەلەوەی پێویستیمان بەم ئاجیە زیاتر دەبێتن و هاوڵاتیان زیاتر هەماهنگ بن لەگەڵمانە بە تایبەتی لە وەرگرتنی گرنگی ئەم راپۆرتانە لە بەرەوەی ئێمە لەسەر بنەڕەتێک کار دەکەین لێرە پێمان باشە ئەگەر کارەساتەکان بەلایانی کەمەوە ئێمە بتوانین ئاگداری نامەیەک بڵاو بکەینەوە ئەگەر بەم شێوێژ نەبێ هاوڵاتیان دڵگران نەبن تەنها بۆ پاراستنی گیانی و ماڵی ئەوانەکەەوە ئێمە زیاتر مەترسی دەخینە ڕوو لەوەی کەوا شەپۆڵێکی بارانبارینی بەهێز دێتە بەرچاو بەڵام ڕەنگە زۆر جارە بینین گلەی دەکرێت کەوا ئەم شەپۆڵە بەم شێوێ نەبوو بەڵام ئێوە مەبەست زیاتر سەرقالکردنی دەستگاکانی حکوومەت و هاوڵاتیان بوو بەڵام ئێمە لەو ڕوانگەیەوە بیر لە بابەتەکە دەکەینەوە کەوا زەرری هەرتاچێکی کۆمەلگا یاخود زەرێکی ماڵی بەر هاوڵاتێک پێ بۆ ئێمە زەرێکە بە بودجێ حکوومەت دەکەوێت و بە سەر تاسەری هەرێمی کوردستان دەکەوێت. یعنی ئەو گومانە لە زانیاریەکانیەوەی کە بەڵاوەکەنەوە؟ نەخێر گومانەکە هەندێک جار بەوە دێتن ئێمە بێ هەرێمی کوردستان جیاوازی بکەینەوە بەرکوتم ئێمە کە باس شەپۆڵی بارانبارینەکەین بۆ نمونە ئەم ئاگداری نامەیە زیاتر گرنگیمان بە سنووری پارێزگای دوهۆک و پارێزگای هەولێردا ڕەنگە برادێک لە گەرمیان لە کاتی ئێستادا بڵێم ئاگاداری نامەیەک بڵاو کراوە بەڵام ڕەنگە ڕێژەی بارانەکە لە سنووری گەرمیان بەم شێوەیە نەبووکەوە بێتە هۆی کارەسات کەواتە ئێمە بێ شوێنەکان دیاری بکەین جگەلەوەی ئەم ئاگداری نامەیە جێگەی خۆی ئەگرێتن بێگومان هەروەکو وتم ئەم ڕێژە بارانەی کەوا لە شوێنێکی وەکو بۆ نمونە سۆران شەوی ڕابردوو نزیکەی 7 ملیمەتر بارانباریوە ئەگەر وەکو ژمارە سەیری بکەین ژمارەیەکی کەم نییە بەڵام ئەگەر سەیری کارەساتەکەی بکەین تێدا دروست دەبێتن زۆربەی دەستگاکانی ڕاگەاندن بڵاوەکەنەوە پێشبینیەکانی کێشەوە ئایا ئەوانەی لە دەستگا جیاوازەکانی ڕاگەاندنەوە بڵاوەکرێنەوە تا چەند زانیاری دروستن دەستگاکانی ڕاگەاندن تا چەند تەنسیق لەگەلەوەیە لە وەرگرتنی زانیاری لەسەر ڕەوشی کێشەوە؟ من تا ڕادەیەکی زۆر باش دڵخۆشین بەوەی کەەوە هەمانجێشی زۆر هەیە لە نێوان ئێمە و سەرجەم دەستگاکانی ڕاگەاندن بەڵام ئێمە بە بەردەوامی جەخت لەسەر خاڵێگەکەینەوە کەوا لە هەرێمی کوردستان ئێمە بەشێکی پێشبینی کەش و هەوامان هەیە کەوا کۆمەڵی کادری کاری تێدا دەکەن بۆیە زۆر جار دەستگاکانی ڕاگەاندن کەوا زانیاریەکان ئەگەر لە سەرچاوەیەکی دروست وەرنەگرن دەبێتە هۆی دڵڕاوچێ بۆ هاوڵاتیان بەڵام ئێمە وەکو بەشی پێشبینی کەوا لەلامان هەیە بە 24 کات ژمێرە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن لە ڕۆژانی پش و ڕۆژانی هەینیش کەوا ڕەنگە هاوڵاتی پێی نەزانێتن بە بەردەوامی ئەم زانیاریانە نوێ دەکرێتەوە و دەیدەین بە دەستگاکانی ڕاگەاندن من لێرەشەوە سوپاسی سەرجەم دەستگاکانی ڕاگەاندن دەکەم کەوا جەختێکی زۆر دەکەنەوە فۆکسێکی زۆر دەخەنە سەر ئەو بڵاوکراوانە و زانیاریەکانی کەژناسی. بەڵێ ئەو ڕێژە بارانبارینەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان باریوە تا چەند ڕێژەیەکی دڵخۆشکێرە جیاوازە لە ساڵانی ڕابردوو؟ کاک فازڵ دەکرێت جێ لێمە بێ؟ کاک فازڵ؟ بەڵێ تەماشاوانی نیجا دیارە خەلەلێکی تکنیکی هەیە دەنگ ناگێ ئەvê ڕێبەبەرێ گشتیە سەقاناسی و
ارتجان یاری ما کردستانی با او دبیجه کو ما ام او پیشبینو او هایدارین ام دینا هولاتیان زور گرینگ هولاتی بدقت ور بگیرن جبرگو تدی گلک جاران کسک سفری دکه ورزی سرمایه اف کس سفری دکه بریا کو متابعان دکه کا دی باران هه دی بفر هه دی چاپ سر دنیا هه گلو تدی سفر کی نیو کاره که باران که واسات لافا دروز بی آن بفر که واسات اف مروف آسیبون کو گلک جاران کردستان و دوباره بیتوه اوه ما چارچوبه پرسنما دا ما بحثان دکر اف برپرسی یکم کشناسی و ارتجان یاری ما کردستان دبیجه پیوسته وقتی حوالاتی هر سفره کد کن حوالاتی بدقت بریا سفره بکن تماشای روش سقای بکن بزنن که سبید دزبیدی چی دبید بیجی کو پیوست تقنیه که پیشکتی دبردستی مدانینه مداخواست که تقنیه که پیشکتی بجبو کو بدقت تر ام پیش بینیا که شو هوا و روشا بارانبارینه بفربارینه بکن و دبیجی آلین پیونی دار بگشتی آلی کارن لسلیمانی جی جوره که عملیاتن بو ویکات که وکرن لدوی که جی افکاری هات نکردن و تا چند گرینگه او بحثیان دیجی که حوالاتی جی پیوسته هایداری و که متایبتی این دیجین تحدید تن کردستان هر وقت که بیت عبر بارش آسمانی تیتا خاره ابجه زرار بد که متا چند گرینگه دوی چارچوبی ده حوالاتی هایدار بن بله فاضل ابراهیم برای کشناسی بو ملرزه لهرم میوان من بول استودیو من ل شهر هولیر زور سپاس و پیام نرید مسی پانامه دی لدوکی و هم من محمود جیل سلیمانی تماشاوان نجا حتی سر دمج میرا بیت بشرو فکرنا بابت که دنیا گرمی روجا و دیگل و دامین لور هر شاد و بختور